بەناوی خودایی بەخشندەی میهرەبان هەزارەها هەزار حەمد و شکر و سوپاس لۆ ئەو خودایەی ڕاگری ئاسمان و دانەری زەوی سەڵات و درود و ڕەحمەتی خوای گەورە بڕژێتە سەر گیانی پاچی پێغەمبەری پێشەوە و لەسەر ئال و ئەسحاب و یار و یاوەرانی تا ڕۆژی دوایی. بەڕێزان و خۆشەویستان، لە زنجیرەی 26 دەگەینەوە خزمەت ئێوەی بەڕێز لە کتێبی بەرنامە و پرۆگرامی پێغەمبەری خودا صلی الله عليه وسلم بۆ پەروەردەی منداڵان. لەو بابەتی ئەوڕۆ لەو زنجیرە باسا باسی پەروەردەی منداڵ دەکەین لە ڕووی تەندروستی، یاتی چۆن منداڵێک دووربی لە نەخۆشی، منداڵێک تەندروست و ساغ و سەلامەت بی بە دووربی لە هەموو نەخۆشیەک. طبعا لێرە کە ئەمە باسی بابەتی تەندروستی دەکەین، دوو لایەنی هەیە. یەکەمیشت چۆن ئێمە ئەو ڕێگایانە بگرین کە منداڵەکانمان بە دوور بن لە نەخۆشی، لە نەساغی، لە ناکامی، لەوەی منداڵێکی تەندروست بی. ئەوە خاڵی یەکەم. ئەگەر منداڵمان تووشی نەخۆشی بوو، کو چارەسەریان بکەین، چۆن چارەسەریان بکەین؟ کەواتە ئەو بابەتە دوو لقی هەیە. لقێک بەر لەوەی نەخۆش بکەوی، ئێمە بەرگری بکەین، مەناعەت دروست بکەین لۆ ئەو منداڵەمان. یعنی وەکو باسمان کرد لە زنجیرەکانی پێشوو، دایک و باوک کچ و کڕک کە قسمەتیان بەیەکتر دەبی، بەر لە زەواج و بێگەیشتنیان و دروستکردنی هاوسەرگیری لەگە یەکتر، پێویستە گرنگی بە سەحەت و تەندروستی خۆیان و ئەو منداڵەی داهاتوو دوان ڕۆژیان بدەن، بەوەی کەوا ئەگەر دەزانن نەخۆشیەکیان هەیە، بە کەلکی یەکتر نایەن، ئەو زەوازە نەکەن. یان ئەگەر نەخۆشیەکیان هەیە، ڕەنگە ئەو نەخۆشە بگوازرێتەوە لۆ نەوەکانیان، لۆ منداڵەکانیان، چارەسەری خۆیان بکەن. لۆیە ئەو خاڵی کە زۆر مهمە لە بواری تەندروستی منداڵی لەسەر پەروەردە بکرێ، یەک لەو خاڵانە ئەوەیەکەوە ئەو سونەتانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە منداڵەکان بگەیەندرێ. یەک لەوانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو فەرمودەیەکەوە ئیمامی مسلم ڕیوایەت دەکا، جابری کوڕی عەبدوڵڵا دەژێڕتەوە، دەفەرموێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی لكل داء دواء، هەموو نەخۆشیەک چارەسەری هەیە. فإن أصاب الدواء الداء بريئة، هەر کاتێ دەرمانەکە چارەسەریەکە گەیشتە نەخۆشیەکە، ئەو نەخۆشە چادەبتەوە، بەڵام بإذن الله، بإذن ویستی خوای گەورە سبحانه وتعالى. کەواتە ئێمە دەبی ئاگادار بین، منداڵەکانمان ڕابهێنین بڵێ ڕۆڵە گیان، هەموو نەخۆشیەک دەرمانی هەیە. هەر کاتێ ئەو دەرمانە گەیشتە ئەو نەخۆشە، بە ئیزنی خوای گەورە چادەبتەوە ئەو نەخۆشیە. یعنی هیچ نەخۆشیەک نییە بێ چارەسەر بیتن. منداڵەکانمان هەر بدەین کە نەخۆش کەوتن، چارەسەری خۆیان بکەن. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم، هەمیشە و بەردەوام داوا بکەین لە منداڵەکانمان ڕۆڵە گیان، کوڕەکەم کچەکەم، خۆپاراستن باشترە لە چارەسەری. ئەها پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف. ئیمانداری بەهێز لە چ ڕوەک؟ لە لاشەی، لە خواردنی، لە خۆڕاگری، لە هەموو ئەو بوارانە. ئەو ئیماندارە خۆشەویسترا لە ئیماندارەکی لە ڕوو لاواز و زەعیف، بەرگە هیچ شتێک نەگریتن. لۆ ڕۆڵە گیان، خواردن باش بی، شتی تەندروست بخۆ. یعنی بەداخۆ منداڵی ئەوڕۆ هەندێک شت دەخواتن، یعنی کە بەڕاستی داکوباب دەبی زۆری ئاگا لێبیت، دەبی لۆیان ڕۆنکەیەوە. لۆ نمونە بەشی زۆری خەڵک ئەوڕۆ لەسەر چ دەژی؟ ئەو خواردنانەی کە پێی دەوترێت فود فاست، یعنی خواردنی خێرا و بخۆ بڕۆ، فەلافل و ئەنتە ماشی بخۆ. ئەو لە فەیبینە خواردنی بازار، کاکە ئەو خواردنە تەندروستەی لە ماڵان دروست دەکرێت. ئەو خواردنی دەستی دایکە، ئەو سفرە و خوانەی لە ماڵی دەڕاستێنترێتەوە، ئەوە بەرەکەتی خوایە. لەدەست خۆتی مەدە ڕۆڵە گیان، لە دانیشتەکە لەسەر سفرەکە، ئەو بسم الله کردنا، ئەو کۆبوونەوەی لەگەڵ عائیلە، ئەوە ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورەیە. لێ هەندێک عائیلە هەیە شپڕزەیە زۆر، هیچ جەم و دەمەچیان دیار نییە. یەک دەچی لە فەچی دەینتەوە، یەک دەرێ نانم خواردێ لە دەرێ، یەکێک دەچی لۆخی ئەندۆمیەکی دەینی، یەک هێلکەچی لە ڕوونێ دەکا. ماڵێکی شپڕزەیەوە، وەچی ماڵی جارجارۆکەیە، هەر کەسێک دەچی لۆخۆی دەخوا و ئەوانەی
زعیفۆکەنە ئەوانەی منداڵی بچووکن هەمووی زایع دەبن هەمووی بە بزجی بە برسێتی دەبێتەوە ئەوە نابی لە ئیسلامدا سەحابە کاتە خزمەت پێغەمبەری خوا فەرمی یا ڕەسوڵ الله ئێمە هەچەندی دەخۆی تێر ناخۆی پێغەمبەر فەرمووی لعلكم تتفرقون ڕەنگە ئێوە وەکو عائیلە بە پەرتەوازەی نانی دەخۆن هەر کەسە لە خۆی لە لایەکی نانی دەخوا گوتی بەڵێ ئەی پێغەمبەری خوا نەسیحەت و ئامۆژگاری کرد فەرمووی کۆ ببنەوە لەسەر یەک سفرە ئەوە دەبتەمایی بەرەکەت لۆیە بەڕێزان و خۆشەویستان زۆر مهمە لایەنی تەندروستی منداڵ گرنجیەکی زۆری پێ بدرێ ئەو بنەمایانی کە زۆر گرنگە تەندروستی منداڵی لەسەر بینا بکرێ یەکەم منداڵ ڕابهێندرێ لەسەر ڕیازە و حەڕەکەکردن کە مەسەڵەن یەک لەوانە مەلەوانیە یەک لەوانە تیر هاوێژیە یەک لەوانە سواربوونی پشتی وراغە مسارعەیە هەر گەمەیەک لەو گەمانەی کەوە هەیە کە حەڕەکەی تێدا ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم زۆر مهمە منداڵ فێری هەندێک شت بکرێت کە سونەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەوانە سونەتی سیواک دەم و دان خاوێنکردنەوە ئەوە سونەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم سیواک بریتێ لەو دارەی کەوا دارێکی تایبەتە پێی دەوترێت داری ئەراک طبعا ئەو دارە لۆ پێغەمبەر لەناو ئەو هەموو دادی دنیا ئەو دارە دیاری کردیا خاصیەتی تایبەتی خۆی تێدایە کە چەندین مادەی زۆر گرنگی تێدایە لە دەم و زاری ئینسان یعنی ئیبن القەیمی جەوزی ڕەحمەتی خوای لەسەر بێ حەفتا سوود و قازانجی سیواکی باس کردیا دەفەرمێ میکرۆبی ناو دەم دەکوژی تەسەووسی ددان داخورانی ددان پارێزگاری دەکەن لە داخورانی ددان حتا دەرێ لە بۆ حەزبی خواردن زۆر کاریگەرە بۆنی دەم خۆش دەکە مای ڕەزامەندی خوای گەورەیە سبحانه وتعالى اینجا جێبەجێکردنی سونەتێکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەو سیواکە پوچی دەمی ئینسان بەهێز دەکات زمانی ئینسان خاوێن دەکاتەوە چەندین قازانجی تری هەیە کە بۆنی دەمی ئینسان خۆش دەکات نزیکەی حەفتا سوود و قازانجی ئەو سیواکەی بازەکە لۆیە بەکارهێنانی سیواک سونەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە وا دەکاتن چەندین سوود و قازانجی زۆر گرنگی تێدایە ئینجا خۆ مانیع نییە لەگەڵ سیواک بەکارهێنان فلچە و مەعجونیش ئەگە منداڵ بەکاربینی ئەویش ئاساییە شەوان بەیانیان فلچە و مەعجونی بەکاربینی بەڵام لەگەڵ بەکارهێنانی فلچە و مەعجون سیواکیش بەکاربینیتن منداڵ ڕابهێندرێ ڕۆڵە گیان پێشوەی نووستی ددانی خۆت جوان بشۆ ئەو جەبنو ئەو دە سیواکەی بەکاربینیتن لەگەر ئەوەش کە ددانی خۆی دەشوان بنەمای سێم لۆ پەروەردەکردنی منداڵ لەسەر تەندروستێکی باش ئەوەش ئەوەیەکەوە گرنجیدانی منداڵ بە پاک و خاوێنی طبعا پاک و خاوێنیەکان چۆنە بزانە برایانی بەڕێز دایک و باوکی بەڕێز هەمیشە و بەردەوام دایک و باوک دەبی زۆر گرنجی بدا بە هەندێک شت لەگە تەمەنی منداڵەکەی لۆ نمونە یەک لەو شتانە نینۆک منداڵ لە تەمەنی بچووکی کە گچکۆکەیە دەبی دایک و باوک نینۆکەی لە بۆ بکە حتا تەمەنی دەبتە 4-5 ساڵ دەبی بەبینی بینیەوە ڕۆڵە جیان نینۆکت بکە ئەینجا نینۆکردنەکەی تەندروستی فێری بکەی کو نینۆک دەکرێتن چەند ڕۆژ جارێک باشە نینۆکی خۆی بکە ئەو جە وردە کە ئەو منداڵە گەورە دەبی لەگە تەمەنی مەسەلەن جل و بەرگەکەی گرنجیدان کوڕی خۆ جلچی تۆپانەی فەرقی هەیە لەگە جلچی ماڵەوە جلچی نووسن فەرقی هەیە لەگەڵ جلچی سەردانی کردنی ماڵان ئەو ئەتەکێتانەی زۆر زەڕوورە داک و باب منداڵەکەی لەسەر پەروەردە بکە و فێری بکاتن منیا بەچێرەی تەمەنی منداڵەکە ئەو منداڵە لەگەر گەورە بوونی کە گەورە بوو جاعێر بوو وەنیە منداڵ کە کچە کوڕە دەبی لێ ڕابینی یەک لەوانە دەزوێ شوشتن کو دەزوێژی بشوە وەنیا ئەو دەزوێژە کە گەورە بوو تەمەنی گەیشتە 12-13-14 ساڵ لۆی ڕۆنکەی غوسل کو پێویستە غوسلی خۆی دەربکە کو سەری خۆی بشوە خۆی خاوێن بکاتەوە هەفتەی جارێک بەلای کەم دەبی ڕۆڵە گیان جوان خۆت بشۆی ئەگەر ئارەقەت کرد خۆت بسمیلکە ڕۆڵە گیان لە تەمەنی 12-13 ساڵ بۆنی ئینسان گۆڕانی بەسەدادێ لەگەر هۆرمۆنات دەردەکات لۆیە لەو تەمەنە حتا پێت دەکرێت زوو خۆت بشۆ بە تایبەت لە هاوینان
بۆنی زۆر ئارەکەی ئینسان زۆر ناخۆش دەبی ئەوانە چەند میمە بە تایبەت 5 شتێک کە پێی دەوترێ سونەن الفیتڕە مەسەلەن لۆ نمونە سیواکردن ئاو لە دەولوت وەرکردن شوشتنی ئەو کەلەنی پەنجەی دەست و قاچی ئینسان ڕیش بەردانەوە و خزمەتکردنی ڕیش پرستراشین ئەوانە زۆر میمە بۆ بابەتی پاک و خاوێنیە دایک و باوک دەبی زۆر گرنگی بەو بوارانە بدا جوور بەرگەکەی منداڵ ئەوانە بەڕاستی خاڵی زۆر گرنگن خاڵی چوارەم بنەمای چوارم لە بۆ تەندروستی منداڵەکی تەندروست و باش ئەویش ئەوەیە ڕاهێنانی منداڵ فێرکردنی منداڵ لە ئادابی خواردن و خواردنەوە زۆر مهمە مەسەلەن ئەو منداڵە فێری بکەی بڵێ ڕۆڵە گیان پێغەمبەری خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم ما ملأ آدمي وعاء شرا من بطني مرۆڤ هیچ جۆرکەچی پڕ نەکردیە لە هەموو شتێکی خراپتر کە پڕی بکە معیدەیتی من بطنی زجیتی بحسب ابن آدم لقيمات يقيمن صلبة پێغەمبەر دەفرن بەسە لە بۆ مرۆڤ چەند لوقمە نانێک بخوا کە بتانی خۆی پێڕا بگری فإن كان لا محالة ئەگەر ئینسان خۆی پێنەوەستە عەزی کرد زیاتر بخوا با معیدەی بکاتە سێ بەش فثلث لطعامی یەک لەو سێ بەشە لە بۆ خواردن وثلث لشرابی بەشێکیش دە بۆ چبی خواردنەوە وثلث لنفسي یەک بەشیش بێتەوە لە بۆ هەناسەی هەندێک کەسەیە هەندی دەخوا هەناسە بڕچێ بووە تااقەتی هەناسەی نمایە ناتوانی تار شەقا و باوێ لێ ئینسان دەبی زۆر ئاگادار بیتن ئەو خواردێکە دەخوا ئەو خواردێکە دەخواتەوە کو بخواتەوە یەک لەوانە دەبی لە منداڵ لێ ڕابینی پێیان برێ ڕۆڵە گیان کە خواردن دەخۆی خواردنێک دەخۆی کە دەخۆیەوە نابی بە پادانەوە بخۆیەوە دەفەرمێ نەها رسول الله صلى الله عليه وسلم أن يأكل متكئا قەت پێغەمبەر صلی الله عليه وسلم بە پادانەوە نانی نەخواردووە وەنەهی کردیە لە کەسێک بە پادانەوە نانی بخوا یان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندەی بۆی کرابی بە پێوەخشتی و نەخواردیە و نەخواردتەوە بە دانیشتن نانی خواردیە و ئاوی خواردتەوە و پێغەمبەری خوا نەهی کردیە کاتێک کە کەسێک لە بەرداغێک خواردن ئاوەک شتێکی دەخواتەوە هەناسەی تێ بکاتەوە هەندێک کەسێ مەسە بەرداغەچێەوە دەی قۆڕی تا ئەخیری هەناسەکەی دەستەوە ناوی لۆیە ئەو بەرداغەزاری وای بۆن سار دەبیتن بۆنی هەناسەکەی دەستەوە ناوی پێغەمبەر فێرمان دەکا سەرەتا پێی بری ڕۆڵە گیان کوڕەکەم کچەکەم کە ئاوت خواردەوە کە شەربەتەکت خوارد کە هەر شتێکت خواردەوە خواردن بسم الله بکە یەکەم جار ئەوجا کە خواردت بیکە سێ قوم فڕەچی دەخۆی بسم الله بکە ئەوجا قومەکی بخۆ لە دەوت دوور بێخەوە ئەوجا هەناسەی بدە کە هەناسەکەت خواردەوە ئەوجا جارێککە دیسان قومی دووەمی لێ بدا لەگەر سێ جاران قومی بدا هەناسەکەشت مێخەو ناو ئەو بەرداغا یان ئەو قاپێکە نانەکەی تێدا دەخۆی بنەمای پێنجەم سەبارەت بە تەندروستی منداڵ ئەویش ئەوەیە نووسنی تەندروست لۆ منداڵ طبعا نووستی تەندروستیە یەک لەوانە منداڵ ڕابێهێنی زوو بنون حتا بکرێ ئێواران زوو بنون هەتاکو بەیانی زوو هەستن نەشاتی هەبی دەستە مەکتەبێ زوو بنووی زوو هەستیتن نوێژی سبەینێ بتانی بە سوست و چاڵاکی بکاتن ئەو منداڵان زۆر میهمە لێیان ڕابینی زوو بنون ئێواران زوو هەستن طبعا زوو نووسنی منداڵ يعني بەعام خەڵک ئەگە تەمەشا بکەی لە هەندێک کات لە هەندێک کات فەرقی هەیە هاوینان شەو زۆر کورتە لۆیەک زۆر جاری وات و نوێژی عیشایە دەکەی سەعات 9:30 یعنی واتە کە منداڵی 11 سەعات 11 بچی بنووی بەڵام زستانان سەعات 5:30 سەعات 6 نوێژی عیشایە دەبیتن یعنی منداڵەتە سەعات 12 دانیشی وڵای کارە ساتە لێ واتە کە منداڵ ڕابێنرێ کاکە سەعات 9 منداڵ بنووی هەتا سبەینە تێرخەوبی ئەینجا کە منداڵ نووست فێری بکەی کوڕی خۆم دەست نوێژێک بشۆ ئەو جە بنوو کە نووستی ئەگەر منداڵەکە تەمەنی 7-8 ساڵ گەورە بوو فێری بکەی کوڕی خۆم ئاەتول کورسی بخینە پێی لەبەرکەی با بخینیتن ئەگەر منداڵەکە تەمەنی 12 و 13 ساڵ بوو ئەو زکرانەی کە سونەتە پێش نووسن لێ ڕابینی
ئەو زکرانە بکە لە سەلای ڕاستە بن و ئەوجە بن و ئەوجا باشترین شت لە مێشتی منداڵ بمینێتەوە ئەو شتێک کە پێش نووسن دەیدەیە منداڵ لۆیە پێشی نووسن چیرۆکەکی کورد یان ئاەتەک یان فرموودەکی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە کورتی بدە منداڵەکەت بە چێری ئاستی خۆی ئەوجە منداڵەکەت با بنووی بە تایبەت منداڵی 4 ساڵ 6 ساڵ هەتا دەگاتە 8 ساڵی زۆر مهمە چیرۆکەکی خۆش بدەیە منداڵەکەت ئەوجە منداڵەکە کە برین لەسەر ئەو برین شتێک کە وەری گرتیا بنویت و لەبەرەوەی علم دەڵێ هەر شتێک ئاخری شت کە مێشتی منداڵ وەری گرت پێش نووسن لە مێشتی خەزن دەبی هەتا سبەیری یعنی طبع دەبی لەسەر مێشتی لۆیە باشترین خوێندن ئەو خوێندنەیەکەوە ئینسان پێشی نووسن شتەکان وەربگریتن ئەو چەند بنەمایی باسمان کرد بە کورت و پوختی دەیلێمەوە یەکەمیشت گوتمان ڕاضەیەکی تەندروست ڕاضەیەکی تەندروستی شەرعی زۆر مهمە لە بۆی تەندروستی منداڵێکی تەندروست بی فێری ڕاضەی بکەی حرەکەی بکەی جوولەی بکەی بەڵام ئەو ڕاضانەی کەوا شەرعینە ئەو ڕاضانەی کەوا سوود بەخشن بنەمای دووەم منداڵ فێری سیواکردن بکەی یان ددان شوشتن فەرقی نییە بەڵام لەگەر ددان شوشتنەکەش گوتمان سیواچیش بەکار هەر بێتن خاڵی سێم و بنەمای سێم منداڵ فێری پاک و خاوێنی بکەیت چۆن پاک و خاوێنێکی خۆی ڕابگری لۆی تەندروستێکی باش بیتن خاڵی چوارەم و بنەمای چوارەم هەندێک شتێ سنەتی پێغەمبەریە صلی الله عليه وسلم گرنگیەکی زۆریە لە بۆ تەندروستی منداڵ وەکو خواردن و خواردنەوە شێوازی خواردن و خواردنەوە فێری منداڵ بکرێتن بنەمای پێنجەم شێوازی تەندروستی نووسن یعنی ئەو شێوازە تەندروستەی کە گرنگە لەو منداڵ فێری بکەیت لە سەلای ڕاستە بنووی دەستنوێژێک بشوە ددانی بشوە زوو بنووی زوو لە خەو هەستی ئەوانە بەڕاستی شێوازی تەندروستە لە بۆ منداڵ ئەو پێنج خاڵە ئیکتیفای پێ دەکەم انشاءالله لە بۆ زنجیرەی دابێ تەواوکەری هەر ئەو بابەتە دەبی وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين